بەناوی خی گەورە و میرەبان سوپاس بۆ ئەم دەرفەتە دیارە گۆڕانکاریەکان خێران پێشبینیەکان بەڕاستی تا ئێستاش ناڕوونن لەبەرەوەی ئەم دۆخە جۆرێک لە بارودۆخێکی تازەی هێناوەتە ئاراوەکە لە چەندەی ڕابردوودا وێنەی نەبووە چونکە بەڕاستی جەنگی هێرشی ئیسرائیل بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران دەکرێت بە یەکێک لە گرنگترین ڕووداوە جیۆپۆلیتەکانی ناوچەی ڕۆژهاتی ناوەڕاست ئەنجام ینی بخوێندرێتەوە ئێمە ئەزانین لە چەند ڕۆژی ڕابردوودا ئاستی کار و کاردانەوەی هەردوو لە چی ئیسرائیل چی کۆماری ئیسلامی ئێران بەپێی قۆناغبەندی و بەپێی پلەبەندی بووە ئەوەی کە ڕوون بۆتەوە تا ئێستا لە میانەی ئەو چوار ڕۆژی ڕابردوودا کە متابعاتی پرۆسە سەربازیەکانی نێوان هەردوو لامان کردبێ ئەوەیە کە دیدگای ئیسرائیل بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران لە چەند خاڵێکی سەرەکی یاخۆی ئەبینێتەوە یەکەمیان بریتە لە مەسەلا دوو پرستیژی سیاسی و استراتیژی زۆر گرنگ هەن لە عقیدەی سیاسی سەربازی ئیسرائیل ئەویش یەکەمیان بریتە لە گۆڕانکاریکردن لە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران وەکو حاڵەتێکی ئاستبەرز حاڵەتی دومیان بریتە لەوەی کە لانی کەم لە چوارچەوەی ئەو پرۆسە سەربازیانەدا کۆماری ئیسلامی ئێران ڕژێمەکەی لاواز بکرێت و بتواندرێت وەکو هەڕەشە بۆ سەر ئاسایش و وجودەتی ئیسرائیل کاریگەری نەمێنێ و لەم چوارچێوەیەدا کۆمەڵێک میکانیزم کۆمەڵێک ئامانجی پەیڕەو کردووە یەکێک لەو ئامانجە گرنگان یەکێک لەو میکانیزمە گرنگانی کە لە ماوەی چوار ڕۆژی ڕابردوودا بەکاری هێنا بریتی و لە لێدانێکی کاریگەر و ورد و دقیق لە بەرنامە ناوەکەکەی کۆماری ئیسلامی ئێران لە سەعاتەکانی یەکەمی جەنگا و میکانیزمی دووەم بریتی بوو لە هەوڵدان بۆ لاوازکردنی توانە سەربازیەکانی کۆماری ئیسلامی ئێران لە ڕێگەی بێکاریگەریکردنی موشەکە بالستەکانی کۆماری ئیسلامی ئێران و خاڵی سێمیشان بریتی بوو لە لێدان لە توانە ئابوووریەکان و ئەو منشات و خەزێنە ئابوووریانەی کە لەنەو کۆماری ئیسلامی ئێراندان و خاڵێکی تریش کە ئەمڕۆ لەنەو ناوەندە جیهانیەکان و لە ناوەندە ئیسرائیلەکان باسی دەکرێت بریتی بوو لە بەکارهێنانی میکانیزمی کودەتا لە ناوخۆی کۆماری ئیسلامی ئێران لە ڕێگەی هەرچەندە ئێمە کە سیرکەین لە میدیا ڕۆژئاوایەکان یاخود میدیا ئیسرائیلەکان بەو شێوازەی وێ ناکرا کە ئەوە ئەمریکا و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بوو کە ڕێگیری کرد لەوەی کە سەر ڕێبەری باڵای شۆڕش خامنەیی تیرۆر نەکرێت بەڵام کاتێک کە سەیری میدیا ئێرانیەکان دەکەین بە پێچەوانەی ئەم قسەی سەلمێنرا کە بەڕاستی لەم دۆخەدا کۆماری ئیسلامی ئێران توانیان ڕێگری لە بوونی جۆری کودەتا بکەن وەکو میکانیزمێکی کاریگەر لە میانەی ئەوەی کە ئەنجام درا بە هەمان شێوە لە بەرامبەر ئیسرائیل کۆماری ئیسلامی ئێران لە چوار ڕۆژی ڕابردووە کۆمەڵێک میکانیزمی جۆرا و جۆری بەکارهێناوە بۆ بەرزکردنەوەی ئاستی ململانیەکە و ئاستی جەنگەکە یەکێک لەو بابەتانە کە ئەنجامی داوە بەرزکردنەوەی کوالیتی ئەو موشەکانە بۆ کە بەکاری هێنا بۆ لە چەند ڕۆژی ڕابردوودا و خاڵێکی تریش بریتی بوو لە فرەجۆرکردنی ئامانجەکان لە ئامانجی ئابوووریەوە بۆ لە ئامانجی سەربازیەوە بۆ ئامانجی ئەمنی لە ئامانجی ئابوووریەوە بۆ ئامانجی مالی و لە دوێنێ شەویشە یەکێک لە ئامانجە گرنگەکانی پێکا کە بریتی بوو لە لێدان لە بنکە زانستیەکانی ئیسرائیل بە تایبەتی پەیمانگای وایسمان کە من پێم وایە ئەمە یەکێک بوو لەو حاڵەتە ئیحراجکەرانەی کە بۆ ئیسرائیل زۆر بەخراپ شکایەوە کە لەبەرەوەی ئێمە کە سید دەکەین پەیمانگای وایسمان کە دوێنێ لەلایەن موشەکە بالستەکانی ئێرانەوە کرایە ئامانج بەشێک لە توانە ئەتۆمیەکانی ئیسرائیل کرابێتە ئامانج هەرچەندە میدیاکان کەمتر باز لەو بارودۆخە دەکەن بە کورتی دەمێ ئەوە بڵێم میکانیزمەکانی ئیسرائیل و ئێران لە کار و کاردانەوەدا ڕۆژ بە ڕۆژ دەچنە ئاستێکی بەرزتر و لێکەوتەکانی ئەم بەرزکردنەوەی ئاستی جەنگەکەش لە ڕۆژانی داهاتوودا بەڕوونی ئەبێندرێ بەڵێ خۆی پەیوەندی نێوان ئیسرائیل و لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەبارەی بابەتی دانوستانەکان و وەکو تەڕەفی سێمیش کۆماری ئیسلامی ئێران بەڕاستی پێویستی بە شارەزایی وردێتی دقیقی هەیە لەم بابەتە جارێ بەر لە هەموو شتێک من پێم وایە کۆماری ئیسلامی ئێران
یەکێک لەو هەڵە استراتیژیانەی کە تێکەوت لەم قۆناغا بریتی بوو لەوەی کە ویستی هاوشێوەی ساڵی 2015 کە ڕێکەوتنامەی کۆزایدێکی لەگەڵ ولاتی گرتوەکانی ئەمریکا لەبارەی چەکناوەکەی ئەنجامدا دەرفەتێک ینی یاری بەکات بکات لەم قۆناغەدا بەڵام لە دوجارە ئەم جارە ئەمریکەکان و ئیسرائیلەکان زیرەکانەتر مامەڵان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران کردووە توانیان لە ڕێگەی ئەم دوو مانگی کە دانرا بوو بۆ بابەتی دانوستانەکان پلانە سەربازەکانی خۆیان بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران جێبەجێ بکەن ئەمە خاڵی دووەم لە عەقیدەی من پێم وایە جارێ دانوستانەکانی ئەم قۆناغی کە لە دوو مانگی ڕابردوودا ئەنجام دراونەوە 6 گەڕی تێدا ئەنجام دراوە تەنها وەکو کاکوشتن و وەکو مماتەڵەکردنێک بوو بۆ کۆماری ئیسلامی ئێران ئەگەرنا لە 7 ئۆکتۆبەری ساڵی 2023 کاتێکە گروپە پرۆکسیەکانی ئێران ینی لە ناوچەکە هێڵە سوورەکانی مثل ئیسرائیل و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئابەزێنن ئیتر ئیسرائیل لەو دقەیەوە بڕیاری لێدان لە کۆماری ئیسلامی ئێران دراوە بۆیە لەسەر بابەتەکە لەسەر کات وەستا بووە و جۆرێک لە جۆرەکانیش تا حدێک توانی ئەم بارودۆخە بە باشی بقۆزێتەوە ئەمە خاڵی دووەم دانوستانەکانی کۆماری ئیسلامی ئێران و ئیسرائیل یاخود لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دوو ئۆپشنی هەیە لەم دوو ئۆپشنە من پێم وایە ڕێگەی سێمی نەبووە یان ئەوەتە دەبێت کۆماری ئیسلامی ئێران ڕازی بێت بە شەڕ یان ئەوەتە دەبێت تەسلیمی ئەو خواست و مەرج و داواکاری قورسانە بکە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ کۆماری ئیسلامی ئێران دایناوە لە هەردوو حاڵەتەکە بەڵام لە دوجاردا ئەخەف و زەرەرەین هەیە من پێم وایە لە هەردوو حاڵەتەکە لەبەرەوەی کە بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دوای 7 ئۆکتۆبەری 2023 جۆرێک لە جۆرەکان بە لاسەنگی بەلای کۆماری ئیسلامی ئێراندا ئاشکێتەوە مەرجەکانی ئەمریکا و ئیسرائیل لەسەر کۆماری ئیسلامی ئێران زۆر قورس بوون ئێمە بینین بارودۆخی سووریامان بینی کاتێککە ڕیزابی بەشار ئەسەدە ڕووکێ یەکێک لە پایە گرنگەکانی مەسەر هیلاری شیعی و هێڵی پێشەوەی بەرگری کۆماری ئیسلامی ئێران کۆتایی پێهێنرێ ئەمە کاریگەریەکی زۆر گەورەی کردە سەر ئەوەی کە بەڕاستی داواکاری ئەمریکەکان داواکاری قورستر بن پاشان لێدان لە حیزب الله لە لوبنان وە بێکاریگەرکردنی حیزب الله لە لوبنان کە وای کردووە تەنانەت ئێستا باز لە چەکردن و بەتەواتی بێڕۆڵکردنی حیزب الله ئەکرێت لە لوبنان هەروەها لێدان لە حوسیەکان و ئەنسارولا لە یەمەن هەموو ئەمانە جۆرێک لە جۆرەکان بارودۆخێکی هێناوەتە ئاراوە کە بارودۆخەکە بە هیچ شێوێک لە قازانجی کۆماری ئیسلامی ئێراندا نییە بۆیە لە حاڵەتی ئەو دوو ئۆپشنی کە بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران دانراوە من پێم وایە ڕازیبوون بە دانوستان یەکێک بووە لەو ئۆپشنانەی کە لانی کەم ئێران لە قۆناغی ئێستادا ڕزگار دەکات لەوەی کە گۆڕانکاری ڕژێمی تێدا ئەنجام بدرێت بەدڵنیاییەوە من پێم وایە لە دوجاردا جەنگ هەرچەندە بەردەوام بێت و درێژە بکێشێت لێکەوتەی ئابووری و سیاسی و ئەمنی گەورە بە دوای خۆی دادێنێت و ڕەنگە ڕۆژانی داهاتوودا ئەم لێکەوتانە بەڕوونی ببینین و دەکرێت بەڵام لە دوجارە بابەتی ڕێکەوتن و دانوستان یەکێکە لەو ئۆپشنە گەورانی کە پێم وایە لە ئەگەری بەردەوامبوونی ئەم وردێتی و دقیقی ینی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران جۆرێک لە جۆرەکان کۆماری ئیسلامی ئێران ناچار بێ بە دانوستان و هەنگاوەکانی ئێستای بەرپرسانی ئێرانی و پەیوەندیەکانی تەلەفۆنەکانی مثل پزیشکیان سەر کۆماری ئێران لەگەڵ وڵاتانی تر بەو ئاراستەیەدا ئەڕوا ئەمە لە بیرمان نەچێ کۆمەڵک هێزی تر لە بەڵام ئەومان لەبیر نەچێت کۆماری ئیسلامی ئێرانیش ڕەنگە کۆمەڵک کاتاتی تریدا هەبێ ڕەنگە خوێندنەوەی جەنگەکە بەو تاگڕەهەندیە پێمان وابێ ئیسرائیل هەموو کارتێکی لە بەرشەوەندی خۆیەتی و
بحکمەوەی کە وڵاتانی ڕۆژئاوای بەتایبەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە پشتێتی بەم شێوازە نەبێت لە دوجاردا کۆماری ئیسلامی ئێرانیش کۆمەڵە کارتاتی گرنگی تری هەیە ڕەنگە ئەگەر بێت و درێژە بکێشێت ڕەنگە ئەم کارتانە بێنە ئاراوە و ڕۆڵی کۆمەڵێک لەو دەوڵەتانەی کە هاوسۆز و هاوپەیمانی ویلایەتی کۆماری ئیسلامی ئێرانن ڕۆڵ ببینن لەو بابەتەدا و جۆرێک لە جۆرەکان دۆخەکە بە ئاراستەیەکی ترسناکتردا بڕوە. ئێمە رووسیامان هەیە، چینمان هەیە. طبعا ئێمە یەکێک لە تایبەتمەندەکانی ئەم جەنگە کە سەیری یەکەین جەنگێکی ئیسرائیلی عەرەبی ئەمریکیە بەرامبەر بە دەوڵەتێک کە ناوی کۆماری ئیسلامی ئێرانە، بەڵام لە هەمان کاتە کۆماری ئیسلامی ئێرانیش تەنیا نیە لەم جەنگەیە. لە ڕۆژانی داهاتوودا دڵنیام لەوەی کە هەڵوێستی رووسیا و هەڵوێستی چین و دوێنێ هەڵوێستی پاکستان کە ئەنجومەنی پیران بە تەواوی ئەندامەکانیەوە ڕەزامەندی دەربڕی لەوەی کە پاڵپشتی کۆماری ئیسلامی ئێران بکە. ئێمە ئەبینین خاڵی یەکەم کە پەیوەندیدارە بە رووسیاوە. رووسیا زۆر بەڕوونی و زۆر بە ئاشکرایی پشتگیری خۆی لەسەر ئاستی میدیایی لەسەر ئاستی بەیاننامەی فەرمی پشتگیری بۆ کۆماری ئیسلامی ئێران دەربڕیوە. ڤلادیمیر پۆتین ئەمەی ڕاگەیاندووە کە ئێران لە درێژە کێشانی ئەم جەنگە بە تەنیا نابێت. بۆچی لە قۆناغی ئێستادا؟ بۆیە رووسیا لە قۆناغی ئێستادا لەبەرەوەی کە بە جەنگی ئۆکرانیاوە زۆر هیلاکە و جۆرێک لە جۆرەکان بۆ تووڕەکردنی زیاتری ڕۆژئاواییەکان و ئەوروپیەکان هات کۆمەڵێک لێدوانی توندیدا بەرامبەر بە ڕۆژئاواییەکان و تەنانەت بە ئیسرائیل، چونکە ئێمە لە بیرمان نەچێت لە بابەتی کەیسی سووریادا یەکێک لە ناخۆشیە یەکێک لە گرژەکانی نێوان رووسیا لەگەڵ ئیسرائیل پەیوەندی بە کەیسی سووریاوەیە کە رووسیا ئاگاداری ئەو بابەتە بوو کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل جۆرە لە جۆرەکان هاوکار بوون لەوەی کە مەسەلا دەسەڵاتی ئێستای سووریا ئەحمەد شەرە مەسەلا کۆنتڕۆلی سووریا بکە بەم ڕاهاییە. لە بەرامبەردا دیدگای چین ڕەنگە دیدگایەکی تەحەدێک بە پلەی دووەم بێ بۆ کۆماری ئیسلامی ئێران. ئێمە ئەزانین ستراتیژەتی چین لە مامەڵەکردن لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران مامەڵەیەکی تایبەتە بۆ لەبەرەوەی کە لە دوای ساڵی 2013 کاتێک کە شی جینپینگ دێتە سەرکار بە دیاریکراوی ساڵی 2016 سەردانی مەسەڵی کۆماری ئیسلامی ئێران هاتووە ڕێککەوتنامەیەکی ستراتیژی لەگەڵ هاوبەشێکی ستراتیژی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بە بڕی 600 میلیارد دلار لە ماوەی 10 ساڵا ئیمزا ئەکا و لە ساڵی 2021 ئەم هاوبەشە ستراتیژە دەبێت بە ڕێککەوتنامەیەکی گرنگ وە ئەم ڕێککەوتنامە بڕی ڕێگە بە چین دەدا بڕی 400 میلیارد دلار لە ناوخاکی ئێران و بەرهێنان بکە. بۆیە بۆ هەموو شێوەیەک یعنی بۆ چین گرنگە کە کۆماری ئیسلامی ئێران جۆرێک لە جۆرەکان لەم قوتبە دژە ڕۆژئاواییە بمێنێتەوە بۆی بتوانێت مامەڵە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بکات، چونکە سەدا هەفتایی بەرهەم و وەک دەڵێ هاوردەکراوی کۆماری میلی چین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە و لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە بە دیاریکراوی لە کۆماری ئیسلامی ئێرانەوە و تەنانەت هەر بەرمیلێک نەوت کە مەسەڵەن کۆماری میلی چین لە کۆماری ئیسلامی ئێران وەردەگرێت بە 15 دلار کەمترە. بۆیە دۆخی چین بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران بە ئاراستەیەکە نەدۆخی جەنگێکی تەواو نەدۆخی ئاساییبوونی پەیوەندێکی تەواوە لەگەڵ ڕۆژئاواییەکان دەوێت لەم دۆخەدا ئێران بمێنێتەوە بۆی بتوانێت لانی کەم لەو ململانێک کە لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەیە سوود وەربگرێ. خاڵێکی تریش ئەوەی کە ڕوونە پەیوەندیدار بێ بە چین اینجا پرۆژە یەک پشتێنەوە یەک ڕێگایە کە عمقی سەرەکی یعنی عمدەی سەرەکی ئەم پرۆژە یەک پشتێنەوە یەک ڕێگایە بەڕاستی بەشێکی پەیوەندیدارە بە کۆماری ئیسلامی ئێران و پاکستانەوە بۆی بتوانێت هەم پشتێنە وشکایی و پشتێنە ئاویەکەی لەم ڕێگایانەوە بۆ وڵاتانی ئەوروپا بە ئەنجام گێنێ. بەڵام لە پەیوەندی کۆماری میلی چین لەگەڵ ئیسرائیلە خاڵێک هەیە زۆر گرنگە، ئەویش ئەوەیە کە لە ساڵی 2015 کاتێک شی جینپینگ سەردانی ئیسرائیلەکە بە دیاریکراوی دیسان و هاوبەشێکی استراتیژی لەگەڵ ئیسرائیل ئەنجامەدات و بە دیاریکراوی لە ساڵی 2021 بەندەری حەیفای ئیسرائیل دەکەوێتە دەست چینیەکان و تەکنۆلۆژیایەکی زیرەکی دەستکردی گەورەی تێدا ئەنجامەدا. ئەمە بۆتە هۆی ئەوەی کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نیگەران بکات، چونکە جۆرێ لە جۆرەکان ئەم بەندەرە ئەمریکا وەک دەڵی بە دژی ئوستوڵی شەشەمی خۆی ئەزانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بۆیە دوێنێ کاتێک کە کۆماری ئیسلامی ئێران وێزگەی حەیفا لە تەل ئەبیب دەکاتە ئامانج جۆرێک لە جۆرەکان
پەیوەنی ئێران پەیامێکیدا بە کۆماری میلی چین ئەگەر بێت و لەم پاڵ پشتیە بۆ مەسەڵەی ئیسرائیل وا بەردەوام بێت ڕەنگە لە داهاتوودا بەندەری حەیفاش بگرێتە ئاماج کە بەندەرێکی گرنگە و چینەکان بڕێوەی دەبێت یعنی مامەڵەکردنی چین و ڕووسەکان لەبەر خاتی کۆماری ئیسلامی ئێران نییە بەڵکو هەرێکە و کۆمەڵێک مەساڵحی ئابووری و جیۆستراتیژی گەورەیان هەیە کە بتوانێت مامەڵە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بکەن اینجا ڕووسەکان خاڵێکی تریشان هەیە لە دەمێ باسی ئەمە بکەم لە ئاسیای مەرکەزی و لە ناوچەی قەفقازیە کە ماوەیەکی زۆرە مەسەلە بوونی تەواوی کەرەستە ناوەکیەکانی مەسەڵی دەوڵەتی ئیسرائیل لە ئاسیای مەرکەزی و لە ناوچەی قەفقازیەوە بەرهەم دەهێنرێت و ئەگوازرێتەوە بۆ دەوڵەتی ئیسرائیل بۆیە ڕووسەکان و لە پەیوەندی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە ئەم خاڵە بە هەند وەردەگرن کە ڕێگە نەدەن بەم ئاسانی و بەم وەک دەڵێ کەم بودجەیە ئەم کەرەستە گرنگانەی بابەتی یۆرانیۆم لە ناوچەی ئاسیای مەرکەزی و قەوقاسیا کە بکرێتە دەستی دەوڵەتی ئیسرائیلەوە بۆیە دەیەوێت لەم پەیوەندیانە بەردەوام بێت وە پاڵپشتەکانی خۆی بۆ کۆماری ئیسلامی ئێران بەردەوام بکە.